سەر لە بەیانی ڕۆژی 12/12/1986 دەستێکی ڕەش جێگە پەنهانیەکەی ئەوان دەدۆزێتەوە و تەقەیان لێ دەکات کە سێ کەسیان بەناوەکانی عەلی سیوەیلی و فاروق پێنجوێنی و تەها سۆڵەیی بەناحەق شەهید دەکات. ئاوکات سێ کەسی تریش بەناوەکانی کاک سەلمان و کاک نورەدین و کاک نامیق بریندار بوون. ئەو ڕۆژە بەفری سپی نیشتیمان بە خوێنی گەشی ڕۆڵە تێکۆشەرەکانی ئەم کوردستانە سوور کرا. دەستمان کرد بە دروستکردنی هێزێکی سەربازی ناومانە لەشکری قورئانی کوردستان. کاتێک کە ئیعلانی هێزە چەکدارێکەمان کرد لە هەموو شوێنێکەوە خەڵکات خۆشبەختانە کۆمەڵی ئینسانی بەڕاستی ناوازە و هەڵبژاردە هاتن کۆبوون چکە بەڕاستی ئەو کاتە یعنی خەڵکێک هیچ ئومێدێکی نەبێ و ئەم شوێنەکە بۆی دێ ژیان و دنیا و خۆشگوزارین و عیش و نوێشی تیا نەبێ تەنها بریتی بە لەوەی کەوا گیانی بخاتە سەر تەبەقی ئیخلاس و بێنێ ئەو خەڵکانی کە لێمە کۆبوونەوە هەموو لەو طبقه لە ضمنە ئەو بەڕێزانەی کە ئێستا ئێمە یادیانەکەین ئەوانیش هاتن. فعلا ئێمە پاش ئەوەی کە هێزەکەمان دروست کرد و چەکدار بووین و ئەمانە لە ناوچەی بۆسکان لە بۆسکان دەی بۆسکان ئێمە بنکەی بارگای هێزی بزوتنەوەکە و بارگای حتا مەکتەبی سیاسیمان لەوێ دروست کرد و کەوتینە چالاکی. من لە یادم ئێستا ئەو کاتە کە زۆر چاک بە ڕۆشنی لە بەرچاومە کە تەماشای ئەو خەڵکەمە کردەوە پێشمەرگە تازانە کە هاتەبوون لە زمنا ئەو برا عەزیزانەوەکو شەهید عەلی شەهید کاک عەلی سیوەیلی شەهید شێخ تەها سۆڵەیی شەهید کاک محەممەد فاروق ئەمانە لەو کۆمەڵە پێشمەرگە دەرکەوتوانە بوون کە لەناو برایانە وەکو شانەی هەنگ کەوتبوونە دروستکردنی ئەو بناوشتانەکە ئێمە هەموو بەشدار بووین تیا حتا من لە یاد بە شخصی مامۆستا شەح محەممەد ئەو کاتە ڕابەر بوو تاشە بەردی خزە سەرشانی وەکو کرێکارێک بەڕاستی بە شتێکی مقدسمان ئەزانی بە شتێکی پیرۆزمان ئەزانی کە هەر عەقیدە و بیرروباوریشمان لەسەرەوە دامەزراو. ئەم مەفرەزەی ئێمە نزیکی 20 کەسێکە بووین بە فەرماندەی کاک عەلی سیوەیلی کا حسێنی ناوبوو ئەو بڵێن دەمڕاستمان بوو ئەو ئەمیرمان بوو و هەدەفەکەش لێدانی معسکەری کەناریۆ بوو. ئەویش بە پلانێکی تۆکمە پێشتر پێش 6 مانگ مەفرەزە هاتووە جوان ئیستیطلاعی منتقەکەی کردووە ڕسمی گرتووە و ئاگاداریش بووین کە ئەو معسکەرە بوو بەهۆی هەراسانکردنی منتقە بە تایبەتی منتقە سنووریانە و ئەم دەهاتانە لەبەرەوە ئەو چالاکیە بە هەدەفی لێدانی ئەو معسکەری کەناریۆ بوو. لە چەمی چۆمانەوە هەروە بزان بە پەت و بە حەبلیش پەڕینەوە ئەنجا بۆ شانەخسێ ئەنجا بۆ کوڕەداوێ و گۆرانگە ئەنجا دوای هاتین بۆ دێگەڵ. سەرەتا کە هاتین چوین بۆ ناو دێی دێگەڵە ئیتر بەڕاستی خەڵکی دێگەڵ زۆر ئیستیقبالێکی گەرمیان لێ کردین وتیان ئێوە هیلاکن بە هیچ شێوەی من ڕازی نین ئێوە حرەسات ئەومە خۆمان حرەساتیشتان نەگرین بەڕاستی خزمەتێکی باشیان کردین. ئیتر کە کەوتە دوای نوێژی بەیانی وتیان ئیتر ئەمە منتقەکە چەند دێمەوە بە ئەمانیش ڕاجێز نەکرێ و بمێنێتەوە. تر کە عەلی بەڕەحمە بێوتی من شوێنێک شکە بەم خۆم چەند ساڵ 5 ساڵێک نزیکی 5 ساڵێک تیا فیرار بووم شوێنێکی زۆر نەدیدە و نابیندێ و کەس کەشفی ناکە. ئیتر ئێمە هێنا بۆ ئەم خۆخە. بەڵێ ئەو کاتێک ئەو دەسەڕەشە تەقەی لێکردین ئەمە شوێنی من بۆ لێرە ڕاکشا بووم دوای هەڵساین هەر خۆم نەکرد بۆ هەر چەک و تەقە نەکرد داخوتفەکەم شانەوە بوو هەڵسام گول لە ئەربیجی لە تاقی پەنجەرەکە بوو لێرا بوو کە سادەکەی کە بە ژوورە گولەکەی ژای لە ئەربیجەکە حەشەکەی سوتا کردی بە چڕەدووکە بە ناو ژوورەکە ئەتلا پارچەکە بەر من کەوت من هاتمە دەرەوە لێرە ئەو هاتمە دەرەوە شەهید عەلی ئەوە کەوتبوو بەدەمە بەویا شەهیدەکانیش یەکیان لێرا یەکیان لێوا بوو ئەتم بە برینعەلی کە خوێن بەرەما هاتە خوارەوە کە شەهید تەها وتی جار دەوری گرتوین من بە ترسێک ڕۆژ لە پاڵ بەردەکا لێوە کەوتمە پاڵ بەردەکە و دانیشتم تەماشام کرد بزانم کوێ جێش جاش لێیە بە چاو تەماشام کرد ئاوا تەماشام کرد هێواش هێواش ئاوا ڕۆیشتم هیچم نەبینی هەتا ئاوا گەڕامەوە هەر بەو شێوە بە چاو تەماشام کرد هیچ کەسێکم نەبینی تا ئاوا چاوم کرد تەماشام کرد سەری 2 نەفرم بینی لە ماوەی 3 ثانیە بۆ 5 ثانیە ئاوای کرد و ڕای کرد و لە چاڵەکە ون بوون تەنها ئەو 2 نەفرم بینیوە. ئێتەوە حاڵەکەی من بوو دوایەوە کە وڵاخیان بۆ گرتین ئاوا ڕۆشتینەوە بۆ ئەو دێهاتەکان لەو لاوە ڕۆشتنەوە بۆ سۆمان
ئێمە چوونە بانە لەوێ تداویی سەرەتاییان بۆ کردم دوایەوە هەر بە ئەمبڵانس نردمیان بۆ تەورێز لە تەورێزیش لەوێ ئەمەلیاتیان بۆ کردم چاوەکان ئەوەی کەوا بڕیابوو پارچەکە بڕیبووی درویانەوە 2 ڕۆژ لەوێ بووین دوایەوە هەلیکۆپتەر نردیان بۆ تاران تر لەوێ لە تاران ئەمەلیاتیان بۆ کردن و چارەسەریان بۆ کردم و ماوەی زۆر لەوێ بووین دوای کۆمیسیۆنی پزیشکیان بۆ گرت لجنە پزیشکی وەکو بە ئیسلاحی ئەوان دوای بۆیان نووسیمتان بێ بچێ بۆ ئەڵمانیا ئەو کاتی ئەڵمانیا غەربی بوو لەگەڵ ئێرانە پەیوەندی عەلاقاتی سیاسیان هەبوو چوشم بۆ ئەڵمانیا لەوێ دکتۆرەکە وتی شەبەکەی بڕیوە چارەسەری نییە ئەمەلیاتیش بۆ کرێ ئیسفادەی نییە بەو 2 ڕۆژەی کە چوونی هاتنەوە 13 ڕۆژی لێ بوو لە ئەڵمانیا ئەرە وڵاتی لەو کاتەوە من چاوم نابینێ بەس لەو ئەوڵۆ تەماشای ڕووناکی زۆر بە خۆتمە کرد ڕووناکیان لێدا هەستمە کرد شۆقی هاتووەکە بەڵام ئەوەش نەما من لە کاتی تەقەکانە کاتمە دەرەوە لە پێشا لە سەنگەرەکە لێ شەیتەهام بینی ئەنا دوگاکەیە شەید ببوو تر شەید فاڕۆقیش ئالێرەیە بوو شەید فاڕۆق ئالێرەیە بوو هەر ڕووی بە پێکەنین بوو ماشەڵڵا ڕوویەکی زۆر جوانی هەبوو سوبحانەڵڵا شەید عەلیش ئالویا بوو ئەمە سێ شەیدەکەمانە کە من بینی من هەستێکیان شەید ببوو بەس پێش ئەوە شێخ ئەوەیە چوومەتە سەری لەوانەیە بڵێن یەک تۆز هەناسە و شتیا بوو بەس کە من بینیم ئەرەیە ئەوە کەوتە بوو سوبحانەڵڵا هەر پێیەکەن نێونە ڕووی خۆش شەید عەلیش سیوێلی ئەی بالیا کەوتە بوو بە پشتە ئەمەی ترکە ئەو سێ شەیدەمان یا ئەو سێ برینارانە ئیتر کەوتینە خۆمان ئەمیرەکە و جێگەرەکەشی شەید بوو چکە شەید فاڕۆق جێگری بوو یعنی ئەمە هەردووکیمان هەم ئەمیرەکەمان شەید بوو هەم جێگرەکەی برای بەڕێزیش بنار بوون لەوانە کاک شەنووری کە لە بنەماڵی کەس نەزانی بوون و هەروەها کاک سەلمان کە خەڵکی منطقەی پێنجۆن بوو و هەروەها کاک جەلال ئەویش وەزان خەڵکی هەر منطقە بوو یا باش یادم نییە کە خەڵکی شوێنێ بوو بەهەرحاڵ ئەو بەڕێزانە ئەوانش بنار بوون طبعا بەنسبەت ئێمە ئەو وەزعەکە ڕوویدا زۆر ناخۆش بوو بێگومان ئێمە وەکو موسڵمان بەلامانەوە شەهادەت شتێکی طەبیعیە یا بڵێن شەهادەت هیچێکە لە ئامانجەکانی هەر ئینسانێکی موسڵمان بەڵام دیارە ئێمە وەکو خەڵکێک کە سەرەتای کارمان بوو ئەوەش وەکو سەدمەیەک وا بوو بەتایبەتی ئەو برا بەڕێزانەمان بەڵام ئەوەی کە بۆم دەرکەوت منطقە ئەو کاتە چۆڵ بوو منطقەی محەڕەمە بوو هەر خۆمان لە ناوچەکە بووین بەڵام کاتێکە ئەم هەواڵە بڵاو بۆ لە شوێنەکان خەڵکی موسڵمان تەمان زۆریان پێ ناخۆش بوو وەکو پێ ناخۆش بوون بەڵام بەهەرحاڵ بووە هاندەرێک بۆ برادەرانی تر بۆ تۆڵەسەندنەوە بۆ ئەوەی کە خوێنی شەیدان نابێت بە فیڕۆ بڕات وا ئەزانم هەرواشە هەر بیر و باوەڕێک کە خوێنی لە پێناوە نەڕژێ ئەو ئەرزش و نرخ و قیمەتی نام دوای ئەوانە خەڵکێکی تر بە لێشاو پەیوەندیان کرد بە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و لەشکری قورئانەوە هێزەکانمان فراوانتر بوو هێزمان گەیاندە قەراق هێزمان گەیاندە سماقولی زۆر ناوچەکانی تری کوردستان بەهەرحاڵ ئەو هەواڵە کە بڵاو بۆ کاریگەریەکی زۆری لەسەر هاندانی خەڵک بوو کە باڵێنە ئەو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و بەتایبەتی لەشکرە جەنگاوەرە هەیە کە لەشکری قورئانی کوردستان بوو من جەبار حەمەد ڕەشید بەناساوم بە ئەبوودا برای عەلی سیوەیلیم کە نازناوی بە عەلی سیوەیلی دەرچووە حوسێن حەمەد ڕەشید کاتی خۆی ئەم شۆڕشوی ئیسلامیە کە بیستمان زۆر بە تامەزرۆ و سوپاسی هەر پەروەردگای لەسەرەکەین چوین بە دەمیانەوە لێرە لە داخل کە لێرە چەندەها جار مەهەدەد بووین بۆ لە ناوچوون و گرتن و لە شانە سەرەتاییەکانە کە لێرە ئیشمانە کرد لە ئاخیرا ئەوە بوو کە شۆڕشەکە گوازرایەوە لە ناو شار بۆ شاخ من پێشیان پێشم برایانم چوومە دەرەوە ئەو کاتە
ماوەستا شێخ محەممەد مرشیدی عامی حرەکەی پەیوەندی ئیسلامی بوو لەگەڵ کۆمەڵی ماوەستا وەکو ماوەستا لەتیفی پێنجێنی ماوەستا عەلی بیارە ماوەستا محمودی ئازادی ماوەستا محەممەدی ڕازی ماوەستا نەورەسی ماوەستان کۆمەڵە ماوەستای کە ئەم لەوانەیە لەبەرم چوو بن هەموویان لەبیر نەمابێ ئەوەڵ جار من لێرە لەگەڵ برادەرێکە من خەڵکم لەگەڵ بوو لێرە سارێکم پێ بوو ئەم برد بۆ مزگەوتی مەلاحمەی ڕیش ئەوە بوو خەبەریان پیام کە تۆ لە ڕاستیە ڕەسمی سارەکەت گیراوە لەوای بگیری و تیاپچی من چوومە دەرەوە بە ماڵ و مناڵەوە ساڵی کەم جاری کە من ئەمەم و تووە حەز ناکەم زۆر تەفاسیلی پێ بم و سەری بینەران و بیسەران بێشێنم کە چوینە دەرەوە دوایی دووسێ مانگ هاتمەوە بە مەفرەزەیەک هاتینەوە بە ناو شار بۆ هەندێک معلومات بەڵام ئەمە تەزویری ئەو کاتەی ڕژێمی حیزبی باسمان بۆ کتاب بوو لە خۆمان نێترسایی من و خاڵۆزایەک بە ناوی جەبار سەعید بە ناوی برازایەک بە ناوی کاک تایر ئەحمەد کاک هیوا بە ناوی هیوا مەحموود حەمەڕەحیم ئەمانەش هاتینەوە بۆ هەندێک خەبەر و باسی ناوخۆ ئەو بوو لە ڕێگا کە چوینە دەرەوبانی عەرزی محەڕەم هەبوو لە چواردەوری شار کەس نێبوو یا لە شەسی دەرچێ کەوتینە بۆ سێکەوە ئەو شوێنەی ئێستای بۆڵین هیوا گیرا ماوسە تایر شەهید کرا ئێمە دەرچوین چوینەوە بە یارمەتی خوای گەورە و بۆ چوونی برانی تەنزیم گاندینیانەوە دەرەوەی شار من هاتنەوە لە ئێران لەگەڵ حاجی کاک حاجی جەبارە لەگەڵ خزمێشکەمانە لەگەڵ برایکی خۆمە هاتنەوە لە ئێران ئیتر ماوەیەکی کەم لێوێمانەوە ئەمان گەڕانەوە ویستیان بگەڕێنەوە بۆ ئێران هاتنەوە بگەڕێنەوە بۆ ئێران ئیتر ئەم کاک حاجی جەبار شورام و لەگەڵ شەید حسەینە هێنان دەریانکەن لە ڕێهینەوە کارە زەوشکەوە لەو منتیقەوە بە سارەی خۆیان بە سارە دەریانکەن بێنەوە بۆ بەرەو ئێران ئەو سێ نەفەرە کە ئەو سێ نەفەرە ویستیان دەریانکەن بێنەوە ئیتر جەماعەتی عەباکە کەرکووکی بینێ بەیان لەوێ تەقیان لێ کردبوون ماوەسە تایر و ئەو خزمەکەمان بریندار بوون ئەمان گەڕانە بۆ ماڵەوە گەڕانە بۆ ماڵە بە پەلە و ئیتر ئێمە نەمانتوانی دانیشین لە ماڵەوە یەکسەر هەر مناڵەکانم هەڵگرت و چوون بۆ ماڵی خاڵێکم خۆمان شاردەوە بە سەیارە هەتا میراوە ڕۆیشتین تا میراوە لە میراوە ئیتر بە سواری وڵاغ ڕۆیشتین بەفر بوو بەفر نەمانتوانین تر بە سواری بڕۆین لە دوی ئەو دوی گومۆ هەمومان دابەزین لە سواری وڵاغەکان بێزگە لە پورم ئەو نەیتوانی دابەزی هەمومان بەپێ ڕۆیشتین هەتا گەیشتنە تەختایەکەی شانەقسی ئیتر گەگەیشتینەوە سوار وڵاغەکان بووینەوە سەر وڵاغەکان بووینەوە و چوونە سەر چەمی چۆمان تا گەیشتنە سەر چەمی چۆمان تاریک بوو شەو تاریک بوو چاو چاوی نەئەبینی ئیتر بە هین پەڕاندیانەوە بەم حەبلەکە پەڕاندیانەوە بۆ بەر پەڕاندیان بۆ بەر چوون بۆ بەر لەو بەریش نەفەرمان لەگەڵا بوو چوون بۆ زەڵێ کە چوون بۆ زەڵێ چۆڵ کەسێتیانە بوو ئەو شەو لێ ماینەوە لە زەڵێ شەوی دوایی ئیتر چەند ساخی پەیا بوو چوون بۆ بڵەسەن بۆ ماڵی ماوەستا محەممەد بوو شتێکی وان پێوت نەوێش دوو شەو ماینەوە لە بڵەسەن دوو شەو لە بڵەسەن ماینەوە دوای دوو شەوەکە لە بڵەسەن ماینەوە چوون بۆ بانە بەزیدە قەدەری ئیلاهی کە ئێمە ساڵی 86 هیجرەتمان کرد هیجرەتەکەشمان زۆر لە ناکاو بوو بەڕاستی بەهۆی گەڕانەوەی مەفرەزەیەکی سەرەتایی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کە حاجە بودەی مامم خواتە من درێژی کات بۆمان شەید تایری ئامۆزام کە بە ڕەحمەتی خواچێ لەو حادیسەیە شەید بوو دواتر لەگەڵ خاڵم سۆفی جەبار لەگەڵ خزمێکی ترمان خەڵکی دەگەی خۆمان گەڕانەوانێ و ڕاستپادەی حیزبیان پێبوو لە سەرکردایەتیەوە هاتبوونەوە بۆ ناوە بۆ داخل تا ئەو کاتش کە لە ئەوەیە بوون ئەم تاو بڵێن ئێمە ئەو دوای لە کاتی گەڕانەوەی شەید تایری و ئەوانە کەوتن مەفرەزەیەکەوانێ و شەید تایری شەهید بوو دوای زانیمان کە شەهید بوو لەو کاتە نەمانزانی شەهید بووە دوای کە شەهید بوو بڵێن باوکم خۆی ڕەوانی کرد بوو ئاگاداری وەزعەکە بوو وتی کە هاتەوە بۆ ماڵەوانێ من جوان لە بیرمە هاتەوە بە دایکم وتی هەستە خۆت وە پێچەوە مناڵەکان وە پێچە
ئێمە بە جلی بەرمانەوە لە ماڵ دەرچوین ینی تەنانەت جلیشمان پێ نەبوو ینی هەر ئەو جلێکە لە بەرمانە بوو هەسای ناتینە دەرەوە کتێبیشمان پێ نەبوو ئەمە تەلەبەی مەکتەب بووین قوتابی بوو نەمان خوێن لە قوتابخانە خۆم و خوشکەکەم دوو خوشی گەورەترم لە خۆم هەیە لەگە خوشتێکی چکۆلەتر لە خۆمە ئەو کاتە من پۆلی چواری سەرەتایی بووم شتەکانم زۆر جوان لەبیرە ینی هاتینە دەرەوە بەبێ هیچ شتێ چوین بۆ ماڵێکی خاڵی دایکم دوو کۆڵان ئەو دوی خۆمان هەر لە گەڕەکی هاوارە بەرزێ ماڵەکەمان چوونە ئەو دووانێ و لێوە ماینەوانێ شەوی دووەم قۆتخاسە هاتە سەرمان بەڕاستی هاتە سەر ماڵەکە و کەشف بوو کە ئێمە باوکم تەنزیمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیە و خەریکی تەنزیماتی حرەکەیەکی و بزوتنەوەیکی ئیسلامی و کاری ئیسلامیە کات و خەڵک هان ئەدا بۆ بەگژاچوونەوەی ڕژێمی بەعس ئەو ڕۆژێکە باوکم ئاخر سەفەری بوو کە ویستی بڕوات و ئیتر ماڵاوی لێ ئەکردین مشۆکە جوان لە بیرمە تەرجیرێکی چکۆلەی هەبوو دانیشت هەموو ژیانی خۆی لە مناڵیەوانێ هەتا ئەو ڕۆژێک کە هیجرەتمان کرد بۆ ئێران و باوکم بوو بە پێشمەرگە و هەمووی لە سەرەتاوە هەمووی بۆ باس کردین زانی ناگەڕێتەوانێ ینی لە دڵی خەبەری دابوو و بەیانێکەشی دوای نوێژی بەیانی من جوان لە بیرمە دانیشت بوو لە لای زۆپاکە شارەکە شارێکی زۆر سەر بوو لای زۆپاکە دانیشت بوو تی خۆی کۆمەڵێ ئامۆژگاری بۆ ئێمە بەجێهێشت و لە دوایشە چەند دوعایەکی نووسیوە و دوعاکانیشیان ئێکیانی بە خەتێکی جیاواز لە ڕەنگێک و خەتێکی جیاواز لەو کاینتر نووسیوە بە خەتی سوور زۆر بە تایبەتی نووسێتی خوای گیان داوای شەهادەت لە تۆەکەم و ئەشیزانی ئەچێ بۆ مەفرەزەیەک کە هەموو شتێک لە ڕێگایە و دوای ئەوە نووسیوەتی خوای گیان بە مهاجر و مجاهید قبولمان کەیت و ئەم ڕێگای جیهادەمەمان لێون نەکەیت و بەرداوامیمان پێ بدەیت لەسەر ڕێگای جیهاد لە پێناوی ئیسلامە ئەمە دوایین وەسەد بوو پێش ئەوەی کە لە ماڵ دەرچێت بەڵام کاتێک گەیشتۆتە نزیکی سەر سنووری کوردستان لەوێش سەرنامەیەکی نردۆتەوانێ بۆمان یەکیان بۆ من و دوانیشان بۆ خوشکە گەورەکانم و یەکێکیشیان بۆ مامم بەداخەوە ئێمە بەسای تەمەنی کەممانەوانێ نەمانتوانی پارێزگاری لە نامەکە بکەین بەزەوەکەی مامەم هەرماوە لەوێ کۆمەڵە ڕێنمایی و کۆمەڵێ ئامۆژگاری بۆ ئێمە و کۆمەڵێک وەسیەت بۆ مامم و کۆمەڵێک وەسیەتی کردووە کە چۆن هەڵس و کەوت بکەین لەگەڵ دایکمانە لەگەڵ نانکمانە لەگەڵ مامەکانمانە و بە تایبەتی یەک شت کە زۆر گرنگە باسی کەمەوە بۆ کە ئێمە کە هیجرەتمان کرد دایکم تووشی نەخۆشی دڵ بوو باوکم بە مامەمی فەرمووە کە باسی ئەم مەفرەزەیە مەکە بۆی بۆ ئەوەی تووشی ناڕەحەتی نەبێتەوانێ و بێتاقەت نەبێ پێی و نەکیشمان لەگەڵا بوو بە ئەویشمان هەر بەویشیان هەر نەوت بوو کە باوکم ئەچێتە خوارەوە بە مەفرەزەیەکی چەکداری بەدوای ئێمە شەید عەلی هات حاجی حەسەن کە پیانەگو حاجی خالید ئەو هات برای گەورەمان کاکە ڕەسوڵ حاجی ڕەسوڵ ئەو هات کاگە ئەحمەمان کە برای هەموومان برا گەورەی هەمومانە هاتن هەموو براکان لیان تێکچوو لێرە ئیخبار کران و دەرچوون سەر و ماڵیان بەجێش بەس سەر هاتن بۆوێ کە هاتن پەیوەندیان کرد بە کۆمەڵی پەیوەندی و کاتەوە کاک عەلی هەل لەگەڵ هاتە ناو حیزبەکەەوە و چەکی هەڵگرت ئەو بۆچوونانەی کە بوونی بۆچوونێکی عەسکەری جوانی هەبوو لە مەسەلەی کۆمەڵایەتیە زۆر تەواو بوو ئەگەر دانیشتە لەگەڵ کەسێک لە ڕاستیە ئەم کەسە یەکەم جاری بوو لەگەڵ یا دانیشێ بەڵام ئەم هەستیە کرد کە ئەمە دەمێکە ئەیناسێ و ئەم هەموو سۆز و خۆشەویستی و مەحیبەتە ئەوەندە نییە کە ئەم جارە دیوێتی ئیتر ئوسلوب و ئەدەبی وا بوو هەر بە هاتنی جەماعەتی سەرکرداتی و کاتە زۆر دڵیان پێ خۆش بوو مەقڕمان دانا و دامەزرا و منجا بیری لەمە ئەکردەوە کە مەفرەزەیەک بکا بێتەوە بۆ داخل هەچە من بەڕاستی زۆرم پێوت پەلەمەکە هەندێک شت هەیە با ئینسان جوام بچێتە ناخیەوە بەزم پەلەی بوو من لە ماڵەوە نەخۆش بووم هات بۆ لام وتی ئەوە چیتە وتڵاوتم سەرمان بووە زۆر بێتاقەتم هەر ناتوانم بێمە بچمە بەر دەرگا بەڵام کوتی من نەگەڕێمە وتم باش ئێمە تازە هاتووینەوە ئەبێ هەر ڕۆژ لە ماڵم بۆچی کوتی بەخوا شتێک جوابیان بە ناردوم شتێکیش هاتووەتە مێشکمەوە ئەمەوێ بڕمەوە بۆ مەقەڕ خۆی نەگرت لە ماڵەوە تر ئەو وەسیەتێک کە بینیم وتان وەسیەتەی نووسی بۆ مناڵەکانی و
دایکیشم هەر لە خزمەتی ئەوە بوو گەڕایەوە بەڵام من یەک ڕجام لێ کرد وتم ڕجال لێ ئەەکەم تۆ پەلەمەکە تا من دێم ئەمزانی خۆی ناگرێ ئیتر ئەو مەفرەجیان کرد ئەو مەفرەجیان کرد کە سەرنجامەکەی ئەمە ئەیویست بێتەوە حەبل و پارەی هێنابوو بەرمیل بکڕێەوە قەیاخێک دروستکە لە بینی دێگەڵ و قوتابیانە ئەوە بیکە بەڕێیەکی تایبەتی خۆمان یعنی حرەکەی پەیوەندی ئیسلامی هەر بە بەردەوامی نەسیحەتی مناڵەکانی کرد و دەرسی قورئان بخوێن و ئاگاتان لە خۆتان بێ و لەگەڵ دایکما باش بن لەگەڵ دایکتانە باش بن و لەگەڵ مام و کەس و کارە باش بن و ئیتر ئەم شتانە بە بەردەوامی نەسیحەتێکردن بەڵێ ئەو بەیانیە وەک ئێستا ئاگام لێ بوو کە هەڵسا وەسیەتنامەکەی نووسی وەسیەتنامەکەی نووسی و ئێمەش زۆر بێتاقەت بووین من و دایکی بێتاقەت بووین و وتمان بۆ چی شتی واکەیت ئەمانە وتی ئیتر دەستی کرد بە داشپانی دەرگاکە وتی خوا تۆ بە شاهید بی ئەما من هینجلی شەهیدی لە بەرم کردووە ئاخر ڕۆژی تر نەهاتەوە دەوری سەعات نۆ بوو دەبوو بزەبت ئیتر نەبوو بە 10 سەعات دایکم کولێرەی بۆکردن نانوشتیان بە حازەکەن کە بۆیان بێنم یەکێک دوان هاتبوون لە ئەو هینانە و چەکدارانە کە هاتبوون دایکم وەرگرت بوو هاتبوون بەڵام قسان کردی وتوی هینمان کوشتون لەو هینە لەو چەمەیە جاشمان بینون کوشتومانن ئیتر منش کەوایوتر من لە شوێنی کەوانە هاتمە سەر حادیسەکە کە هاتم پێشمەرگەی لێ نەمابوون کەسی لێ نەبوو ئەو جەماعەتی کە لەگەڵ خۆیانە بوون بەڵام شەهید تەها و کاک شەهید فاروق هەردووکیان لەبەر دەمی شەهید بوون گەڕام خاڵیشم لە خوارەوانێ کە هاتم بە لاو پێشمەرگەوانم هیچم نەبین چکە هەموو دامەزدا بوون و ناو هینەکان چۆڵ کرد بوو دمنیش سلاحێکم هەڵگرت و ڕۆیشتم ویستم بەدوانە بڕۆم ڕۆیشتشم تا سەر لای چەمی کیلەیە پێڵن چەمی گەورە چەمی کەنار و تا نزیکی ئەوە ڕۆیشتم دوو وڵاغدارم بینین وتم کێ لێ بووە کەستان نەویتی بەرەوڵات دوو پێشمەرگەوان دوو نەفەر چەگارمان بینی حتا ئەوەنە بەپەلە بوون بە جلەوە لە هینەکان نابوو لە ئەوکان نابڕۆشم بۆ بەر تنجا دوای ئەوە ئێرەشی نیتیا بوو ئەسکەری تیابێ من نەمانێت بەڕاستی کەشفیکەین نەهاتین بەلایەنە تر جەماعەتی پێشمەرگەکانیش هەموو لەم دۆڵشتەوە دامەزدامیتم من هاتم بەلایەن یەکی کارم ئەناسی پێش ئەوەش خاڵم بە ڕەحمەت بێ کە شەید عەلی خاڵم بوو حسەین حەمە ڕەشید کاک کەریمی پێناساندم ناوی کاک کازم بوو من لەگەڵ کاک کازما قسەم کرد و ئیتر سێ برینداریان هەبوو ئەم سیانە شەهید بوون تراوانم کە دانان و دانیشتن و وڵاغ ئیتر شەو بەسەرا هاو کە بە شەو بەسەرا هاوی من نەمانتوانی لە ناو دیکە خەڵک بەڕاستی ئاگادار بکەین جەنازەکانمان هێنامان بۆم شوێنە لێرەیە شەو ناشمان و کفن و دفنماکردن و ئیتر پێشمەرگەکانی سێ برینداری کەشیان لەگەڵا بوو کاکازم لەسەر ئەم شوێنی خوار خۆمانەوە لەوێ قسم زۆر لەگەڵا کرد تی ئێمە ئەڕۆینەوانە ئەگەڕێنەوانێ سێ شەید بریندارەکانیان بردن و ڕۆیشتن ئێمەش ئەم سیانەمان لێرە گرفن و دفن کرد و قبرماوە کردن هەر ئەم نەبوو کاکە نورەدین فیشک بەر شانی کەوتبی ئیسا و قۆڵی ئیش ناکە و کاک نامیق جەلال ئەویش هەر فیشک بەر سەری کەوتبوو بەس ئێسکەکەی نەگرت بوو تقریبان چەقی بۆ سەری ئەم سێ برینارەمان هەبوو ئەو سێ شەهید دەرجێتر سێ برینارەکە ئێمە تەکلیفمان کرد لە خەڵکی دێکەوتمان شەهیدەکان ناتوانین بەرین لەگەڵ خۆمانە بۆمان بنێژن بەس ئەمێنێتەوە برینارەکان ئەگەر ئەو لوتفەمان لەگەڵا بکەن وڵاخمان بنێ بۆی بتوانین بیان بین بۆ دیوە ئێتر خێرا سێ هێسریان بۆ هێنان و لەگەڵ فەردەکا بەم دوی بۆ دیوە جوان بۆیان حازر کردین و برینارەکانمان خستە سەر و بردمانەوە لەبینی ڕەبایە و هەموو شوێنەکە تا گەڕاینەوە مەقەڕی خۆمان هەمووی مەترسی بوو بە شانەخسێ شاتیەپەڕ بووین و بە ئاوی چۆمانی شاتیەپەڕ بووین و گەڕاینەوە خەلفەکانی خۆمان تەداوی لە کوڕەداوێ بووە ئازانم مەقەڕێکی دیموکراتی لێ بوو من لەگەڵ یەکێک لە پێشمەرگەکان هاتچووم بۆ مەقەڕی دیموکراتەکان وتم کاکە دکتۆرێکمان بنێ برینارمان پێ ئازاری زۆرە خوێنی لێ ڕوا ئەگەر لوت بکەن دکتۆرەکەتان بنێ وتیان نەخێر ئێمە بۆمان نییە دکتۆر چکە عەقد لە بین مەکتەبی سیاسی ئێمە و سەکرایەتی ئێمە و ئێوان نییە ئەنجا ئەو کاک ئەحمەدبانەیە کە لێ پرسیاریان بوو وتی وەڵای ئەو شەخسا بینی وەستاوە ئەوە حیزبی و بۆ من دانراوە ڕاقبەی منەکە لەبەرەوە من ئەگەر دکتۆرتان بەمێ لەواتێ بانگ بکەن بەس ئەتوانم دەرمانەکەتان بەمێ دەرزیەکەتان بەمێ ئەو خۆتان بەکاری بێن ئیترۆ بوو ماڵی ئاوا بێت دەرزی وینەکەی یانێ و
دەرجەکەمان نا لە کاکە نورەدین کە وەزئی زۆر خراپ بوو زۆر پێی باش. شەهید عەلی سیوەیلی ناوی تەواوی حسێن محەممەد ڕەشیدە. ساڵی 1970 لە گوندی دێگەڵ لەدایک بووە. ڕۆژی 18/12/1986 لە تەمەنی 39 ساڵیدا شەهید بوو. شەهید عەلی ساڵانی هێشتاکان پەیوەندی بە ڕێخستنەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەوە کردووە. ساڵی 1986 ڕۆشتۆتە دەرەوە و چەکی پێشمەرگایەتی لەشان کردووە، پاش چەندین کار و چالاکی هەمان ساڵ شەهید کرا. ئێمە تەبەن دیارە خۆ دەزانی ڕژێمێکی فاشی زاڵمی ستەمکار هەبوو، کارەکانمان زۆر بە تۆکمەیی ئەکرد، دانیشتەکانمان بە شەو ئەکرد لە مەڵی مامۆستا عەلی، دەرس و دەورەکانمان لە شوقەکانی کارێزەوشە کە ئێستاش ماون لەوێ ئەکرد. ئەو بڵاوکراوانەی کە دەرئەچوون یاخود پەیوەندی و هەر دەنگ و باس و خواستێک هەبوو بێ لە ڕێی کاکەمال دڵپەمەیەوە پێمانەگەیشت. هەروە برایەکی لەگەڵا بوو کە ئەویش ناوی فەرهاد بووە ئازانم، ئەو دەرس و دەورەکانی پێوتین خودی خۆشمان مامۆستا عەلی الحەمدوللا پیاوێکی ئیماندار بوو، کۆی دەکردینەوە، هەم پیاوێکی وەکو شوێنەڵی بەرەکەتدار بوو، قسە شیرین بوو، ئەویش کۆی دەکردینەوە و دەرس و دەوری پێوتین شارەزایەکی هەبوو. حتا ئەم مامۆستا عەلیە دەماچەیەکیشمان بۆ هاتبوو، ئەو وەختە مامۆستا شێخ محەممەد بەرزنجی بۆی نردبین بە ڕەحمەت بێن، ئەو لە ماڵەکەی خۆیە فێری هەڵۆشاندی دەماچە و بەستنەوەی و ئەوانەیە کردین. یعنی ناسینەکەمان لە ڕێ پەیوەندیەکانمان لە ڕێی کاکەمال دڵپەمەیەوە بوو کە ڕاستەوخۆ هەرچێک وایە لە بڵاوکراوەکان لە دەنگ باس و هەواڵەکان حتا لە پۆستەرات ئەگەر بۆمان بەهاتایە هەڵمان بواسیهایە بمانگەیاندایە لە ڕێ ئەوە بوو. حتا جەمعێکیشمان دروست کرد بوو هەر ئەو برایانە لە کاتی بریندارکردنی مەلا ئەحمەدی خانەقا ئێمەش وەک ئەو جەمعە خۆمان شەوێکمان بەرکەوتە بوو کە لە ماڵی ئەماینەوە وەک حیمایە 6 برابووین، شەوانی یەکشەمامان بەرکەوتوو. ئەم بیرەوەرێک هەم خۆش هەم ناخۆش. لەو کاتا کە کاک شەید عەلی کەشف بوو، تەبەن 2 ساریش لە خەجیان هەبوو، وەکوتم دراوسەی مزگەوت و دراوسەی ئێمەش بوون. من بە حکمیەوەی کە لە تەمەنم لەگەڵەوە فەرقی هەبوو، ئەو لە من گەورەتر بوو، ماڵ و مناڵێ بوو، من مناڵ بووم. کاتێک کە ڕژێم هاتنە سەری ماڵەکەیان 2 ساریان لە ژێر زەمینەکە هێنایە دەرەوە و وەڵحاصڵ ئیتر کاک شەید عەلی قاچاغ بوو. ئەمە ناخۆش بوو کە ماڵەکەیان داگیر کرد و سیارەکانیان برد. زۆر یعنی بە چای خۆم بینیم کە سیارەکانیان هێنایە دەرەوە و گەڕەکەلیان کۆبوونەوە، زۆر بەلامەوە ناخۆش. بەڵام بۆ شەوەکەی کاک شەید عەلی هات لە ماڵی ئێمە مایەوە، نێوەرا بچێتەوە ماڵی خۆیان. ئەو شەوە پاڵی لیاوە هیچ خەمی نەبوو، نەترس لە دڵیا بوو، نەخەمی لە ماڵەکانی خۆیان. من بەلام و سیر و بۆ مناڵی خۆی گیرفانی پڕ بوو لە کوولەکە، هەر زوو دەریە ناو تۆزێکی هەدا بە من و ئانە. ئەو شەوە قسەی زۆر خۆشمان کرد، بەڵام ئینکە بوو بە سەعات 12 شەو وتی وا باشە لێرە نەمێنەوە، چکۆ ماوەیەکی زۆر لێماتۆ ئەکرێ بێنە سەر ئێوەش بەوەی کەوامان ناسن. لە سەربانی خۆمانەوە ئیتر ئەم لاولام ماچ کرد و لە سەربانی خۆمانەوە ماڵی کە هەیە کە ماڵی پورمە چوونە ئەودی و شەو لێەوە خەوتن و بۆ بانگی بانی دەرس و ئیتر دوای ئەوە بە دەنگ و باسی شەیدبوونی من کاک عەلیم بینیەوە یادیات کردەوە. جا ئینسانێک بوو سەرڕاز بوو لە پەیوەندیە. ئەنجا یەکێک لە بڵێن سیفەتە جوانەکانی کە ئێستا بڵێن لە بانخواز و ئەوانە هەیە کە جوان لە دینداری ڕێک و پێک تێگە، ئەگەر بیزانێ ئەم ئینسانە خێرێکی تایە ئەچوو بۆ لای و پەیوەندی گەرمی ئەکرد و دەستی ئەگرت و بۆی ئەم ئینسانە بەرەو خێرێکی گەورەتر بەرێ و دووری خاتەوە لەو شتانی کەوا خوا نەخواتە ناگونجە لەگەڵ ئەم ئینسانێ. وەڵام من تەنها ئەوە لە خوای گەورە داواکارم کە ئینشەڵڵا ئەم مامە ئازیزەمان كوتوتا جر رحمتي خوا وكو هرخوا خوي أفرمي إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم جنة إن شاء الله لشهداء كان ببيت معي شفاعة ما للرجي قيامتها براستي تنكا ما يكبوها بمعنى كلمة ما تيجي إن شاء الله خوا لأجر رحمتي خويا لقل أو أكو ما كاتب. شەهید فاروق ناوی تەواوی محەممەد عومەر قادرە،
ناسراو بە فاروق ساڵی 1950 لە گوندیکانی بناوی دەڤەری پێنجوێن لەدایک بووە. لە 18 دوانزەی 1986 لە تەمەنی 36 ساڵیدا شەهید بوو. شەهید فاروق ساڵانی هێشتاکان پەیوەندی بە ڕێخستنەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەوە کردووە. بووەتە پێشمەرگەی لەشکری قورئان لە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی تا لە کۆتایی ساڵی 1986 بە ناڕەوایی شەهید کرا. تاریخ من هێنام ساڵی 84 ڕۆیوان 85 ئیتر نەمبینیوەتەوە نەواڵە ئیتر زانی لە 86 تووشی ئەم قەزیە بۆ ئەم هینە بوون لێرا شەهید بووە. منیش خۆم زۆر مەمنونی ئەم خەڵکە بووم کە ئەم خەڵکی ئەم دەیە کە یارمەتیان ناون و لێرە شاردویانەوە وەکو برایەکی خۆیان خزمەتیان کردو شاردویانەتەوە زۆر مەمنونیان هەموو دەست و چاویان خۆش بێ. وەڵایی ئەوەی کە لە بیرم بێ سەفەرێکە هاتەوانێ لە ماڵێکا بووین لە بانە ئیتر طبعا دایما حەزی زۆر بە خواردنی زۆر هینیش نەبوو تە بەدایکمی خوافگاوتی خواردنێن ماستایەکم بۆ دروستکە حەزم لە ماستایەکە ئیتر ماساوێک بووین وشکەکەڵێکی هەبوو لە پاڵ ماڵەکەمانە ئیتر ماساوی خواردوتی بە ئەمە بڕۆخێن ڕۆژێ ئەمە ڕوخێ بەسەر مناڵەکە ئیتر منیش بچوو بوو نەختە بەردوشتم لەگەڵا لا برد هاوکاریم کرد ئەوەی کە وەکو بیرەوەری لە بیرم بێت. شەهید محەممەد فاروق هەرگیز لە یادم ناچێ ئەو پیاوێکی خۆنەویست بوو جارێکە چوین بۆ شوێنێک ئەوم لەگەڵا بوو کە ئەچوین شوێنەکە تقریبان گومانی ئەوەی هەبوو کە خەڵکی نایاری زۆر لێبێ ئەم پیاوە جارێک پێشمەکەوت جارێک لای ڕاست جارێک لای چەپ لەو شوێنانەی کەوا پێش بوو بەڕاکردن ئەچوو ئەموو کاکە بۆ ئاکەی وڵی من بیری لێکەم و ئەگەر من شەهید ببم لەوانێت ئەسیل و کاریگەریکی ئەو نەبێ بەڵام ئەگەر تۆ شتێکت لێبێ سەدمەیەکی گەورەیە بۆ کارەکەمان و بۆ کارە جیهادێکمان لەبەر ئەوە حەزەکەم ئەگەر خەتەرێک هەبێ ڕوو نەکاتێت لە پێش ڕووکاتە منەوە ئەو ژیان فیداییە ئەوە فیداکاریە ئەو سدق و ڕاستیە ئەمڕۆ هەبێ هەر ئینسانێکی مسلمان ئەوە لە گیانی خۆیان بژێنێتەوە کە بەڕاستی خۆشە لە قورئان یوم ينفع الصادقین صدقهم لە ڕۆژی قیامەتە صادقین پاداشی سدقەکان وەرەگرن و سود لە سدقەکان دەبین ومێدەوارین کە ئەو شەهیدانە کە لە ڕێگەی خوا و لە ڕێگەی دیفاعکردن لە خاک و وڵات و لە میلەت کە ئەویش بەشێکی گەورەی جیهادە ئینشاءڵڵا ئەوانە لە ڕیزی شەهیدانی بەدر و حونەینە خوا ناونووسی کردبن و لەژێر سایەی پێغەمبەران صلی الله علیه وسلم ئاڵای پێغەمبەرە لە ڕۆژی قیامەتە حەشر بکرێن لەگەڵ هەموو شەهیدانی ئومەتی ئیسلامی لە سەراسەری دروستبوونی بەشەریەت و تا آخر ئینسان لەسەر ڕووی زەویە ئینشاءڵڵا ئومێدەوارین کە جێگایان بەهەشتە ئەعلا عیللیینە ئینشاءڵڵا چونکە لە ڕۆژگارێکە ئەوان هاتن خەڵک کەمتر ڕوو لە ئیسلام لە دین و ئەوانە نخبە بوون من مصداقی ئەو ئاەتە لە ئێتە بەرچاوم کە خوا لە قورئانە فەرمێ ويتخذ منكم شهداء يعني بەڕاستی شەهید خوای گەورە ئینتیخابیەکە ئەو هەڵی ئەبژێرێ کە ئەمانە اعترافەکەن بڕیارە دەن کە لە ڕێی خوا شەهید بوون و لە ڕێی حەقانیەتی ئەو بەرنامە و بە خوێنی گەشی خۆیان ئیسپاتیان کرد ئەو بەرنامە و عەقیدە و بیر و باوەڕەی کە چەچیان بۆ هەڵگرتووە بەرنامەی حەق و بەرنامەی خوای تەبارەک و تەعالا خوای گەورە بە شەهیدیان قبوڵکە ئینشاءڵڵا ومێدەوارین کە لە خوای گەورە پاڕێنەوە کە هەمیشە ئیسلام لە عیززەتا بێ. ئەم دوو برایە کە من لە خزمەتیان نەبووم ئەو کاتە من مەسئولی بەشێک بووم لە بەشی مەکتەبی عەسکەری تازەمان بوو تازە هین بووین زۆر هێز و ناوی گەورە و ئەمانە هەر لەشکری قورئانمان هەبوو مەکتەبی عەسکەریمان هەبوو چەند لقێکمان هەبوو لەو لقانە من مەسئولی لقێک بووم کە هاتم ناسی من ئیخلاق و خوڵقی ئەم کاک فاروقە کە ناوی محەممەد عومەرە کاک فاروق ناسرا بوو لەگەڵ کاک شێخ تەها حوسێن خەڵقی سۆڵەیە یعنی من خۆم ئەوەنە معجیب بووم بە ئیخلاق و ئەدەب و چالاکی و بۆچوون و ڕەشیدیان دایم بەناو شتێک بانگیانێکمان گوت هودی لە چی بکەین مەقسەد قسەیەکیانە کرد ئەگەر کە لەوان نێوەشایە و قسەکە ئەگەر ڕووی لە جوێنیش بووە من هەر پێم خۆش بوو ئەم دوو برایە دوو برای زۆر ئازیز زۆر لە خۆبوردوو زۆر چالاک زۆر ئامادەبوون بە ڕۆحێکی خۆنەویستانەوە خۆیان لە پێناوی ئەم دینەیە بەخت بکەن کە کردیشیان
ئەم دوو برایە کە عەلی وتی ئەچم مەفرەزەیەکەم و چیەکەم وتم باشە ئەوەم لەبیر نەچێ وتم چی ئەبەی کە ناوی ئەو برانەی وتی ئەچین قەرار بوو هەردووکمان بینە خوارەوە ناوی ئەم دوو برایە لە پێش هەموویان نابرد وتی کاک محەممەد ئەبەم کاک شەختەها ئەبەم کاک محەممەد عەزیز ئەبەم کاک حەمە سەعی هەڵە بجێ سازانی ئەبەم کاک سەلمان ئەبەم کاک نوورەدین ئەبەم کە کاک نوورەدینێکی لە بینارەکان کاک سەلمانی گوێچەکە لەوەی کە چاوێکی کوێر بووە لەسەر ئەم دینە ئەمانەی ناوە برد یعنی ئەم دوو برای زۆر ناوازە بوون دوو برای زۆر دڵسۆز بوون ئەگە بچوونە شوێنێکدا مەفرەزەیەکمان کرد ئێمە بۆ لای چەند مامۆستایەک لە بەرگەی بانە کە دەنجی ئەم ئیسلامان پێ بگەێنین دەنجی ئەم حرەکان پێ بگەێنین کاک محەمەوتی وتم من ماوەستا ئەبوبەکرتی ئەبوودا ئەچین مەفرەزەیەکەکەین بۆ لای فڵان ماوەستا عەبدوڕەحمان هەبوو ماوەستا عەبدوڕەحمانی مەزرەلان ماوەستایەکی گەورە و بەناوبانگ بوو لە مەنتیقەی ئێرانە لە کوردستانی ئێرانە کاک محەممەد فەرمووی ئەی من وتمان تۆش وەرە باوەڕە فەرمی ئەو شەوە ئێوارە گەشتی نەوێ بەیانی ماوەستاکە سێ کوڕیکەی مەلا بوو هەر لە خۆوتی ئەم بەرەزەکە ناوی کاک محەممەیە خەڵکی کوێیە وتمان خەڵکی دەیەکە لەم سیوەیلا وتی خۆزگە من جاری کە بمبینایە حەزمە حەزاکەم پیاوی ئاوا بە ئەدەب و مشور خۆرن لە هەموو شتێتی نازانم چی لێدی بوو ئەو شەو ڕۆژە یعنی کاک محەممە یا کاک شەختەها لە حەقەتە وەسپیان ناخواوە شەهید سەلمان ناوی تەواوی تەها حسێن کاکە حەمەیە ناسراو بە شێخ سەلمان بە تەها سۆڵەییش ناسرا بوو ساڵی 1950 لە گوندی سۆڵا لەدایک بووە لە 18/12/1986 لە تەمەنی 36 ساڵیدا شەهید بوو. مانگی 4/86 بوو باڵە ڕۆیشتە دەرەوە هاتە کارێزەم پێ ناڵم پورزایەکی نار بە شوێنمانە بۆ سەرچنار لەگەڵ دایکی و جەماعەتێکا چوین بۆ کارێزە کە چوین لە کارێزە بوو ئەو شەو لە کارێزە ماینەوە شەوێ دوو شەو لە خامیش ماینەوە ئەنجا چوینە سەفرە نەماینەوە ڕۆشتین بەرەو ئەشکان ئەمە لەگەڵ خۆیان ڕۆیشتین بەس دلێرمان پێ نەبوو 4 مناڵم پێ بوو 4 مناڵ و فەردەیە دەفتەر و کەلوپەل و مناڵەکان خزم بووین و هەموو شۆمان هەبووە و هەر پەیوەندیمان هەبووە و ئیتوتی وڵا ماڵی کاک عەبدوڵەمیان ڕۆیشتون لەبەرەوەی شەید ئازاد ڕۆیشتووە و دوای شەید ئازاد شەید کرا و ئێستا لەم کات حەزەکەم بەو خاوەن خانەوادە محتەرەمانە کە خاوەنی ئەو شەهیدە بەڕێزانن ئەوە بڵێم کە بەڕاستی ئەو پیاوانە پیاوی هەڵکەوتوو بوون پیاوی بەقیمەت و بە نرخ بوون مەسەلا بۆ نمونەیەکی و شەهید عەلی سەوێلی ئەوەی کە من ئاگادارم ئەم پیاوە خاوەنی پرۆژە و مەشاریع بوو لە بەشێکی زۆری شارەکانی عێراق تا ئاگاتە نێزیکی ڕۆتبە پرۆژەی هەبوو دەوڵەمەند بوو ئیمکاناتی هەبوو ئەو خۆشگوزەرانی و حیات و ژیانەی قسە ژێر پێ و لە پێناوی بەرزکردنەوەی ئاڵای ئیسلام و لە پێناوی ڕوبەڕووبوونەوەی ڕژێمێکی خوێنخۆری وەکو بەعس لەبەرەوە بەڕاستی ئەبێ ئەوان هەمیشە ئەویان لە یاد بێ کە ئەو پیاوە ئەو خەباتە ئەو جیهادە ئەو خوێنە ئەبێ هەمیشە لە یادیان بێ کە بەڕاستی کەسایەتێکی زۆر بەقیمەت و زۆر بە نرخ لە پێناوی ئەو قەزیە شەهید بووە ئەبێ ئەمان گەرمتر و گەرم و گوڕتر ئەو ڕێگە و خەتە بگرن بۆ ئەوەیەکەوە ئەو چرایەکە ئەوان دایانگیرسان نەخۆشێتەوە یەکێکی وەکو کاک شێخ تەهای سۆڵە ئەم پیاوە پێشتر فکری چەپی هەبوو خەوێک دەبینێت و نەتیجەی خەوەکە پێڵێن تۆ چاوت چا نابێت و مەگەر ئاوی دەستنوێش دەرمان نییە چاچکات و یەکسە تۆ بۆ کات و هەچ کتێبێکی هەیە لەو کتێبانە ئەڵێ یەکەم دەستنوێشی شت هەستی کرد بەوەی کەوا چاوی فەرقی کرد ئەوە نەما کە پێشوتە پێوەیە ناڵان هەچی کتێبێکی هەبوو لەبارەی فکری چەپ و هەمووی سووتان و پاشەوە کە بیستی لێرە بزوتنەوەیەک هەیە و کۆمەڵێک گەنج و لاو خوێنگەرم و مدافعی ئیسلام کۆبوونەتەوە لەسەر خۆی پێنەگیرا و پەیوەندی کرد بە و لەشکرەوە بۆ قووەتەوە وەچەکی جیهادی لەشان کرد من کە ئەمدی پیاوێکی جوان بوو بە شکڵ و ڕوخسار پیاوێکی نورانی بوو کە ئەڵەن شێخی نورانی بەڕاستی بۆ پیاوە ئەوترێ ئەو پیاوە خەباتی کرد جیهادی کرد تا سەر حەدی شەهادەت وازی ناوە کۆڵی نەدا لەبەرەوە پێویستە خانەوادێ ئەو پیاوە کە سوکارەکەی
من ئەڵم شێخانی سۆڵە و دێلێژە ئەبێ گەرم بن لەسەر دیفاعکردن لە ئیسلام و لە قورئان و لە ئەخلاق و لە میلەتەکەمان لە بەرابەر هەر داگیرکارێک لە بەرابەر هەر زۆردارێک کە لە بەرابەر میلەتەکەمان بوەستێ. دڵشاتی باوکە مەڕۆ تو خوا مەڕۆ ئەکوژری دایکە مێڵە بڕوان تەم تقریبان 3 ساڵ شتێکی وا بوو زۆر گەورە نەبوو دایکە مێڵە باوکم بڕوان تو خوا باوکمە کوژناریەوەی کوژن مشتە منە بە ساقم ناچوو بۆ دەفتەر شەو دەوری ناڵم سەعات دەوری 11 گەڕانەوە کە گەڕایەوەیتر چۆ سەر پەنجەرەوتی وەخەی باوکمانە بەدین باوکماتەوە ئەرێ بەدین باوکماتەوە تر باوشی پیا کرد ئەم بەکردی تر بەسەر ئەمەوە نوێژەکەی کرد و بەگریان خەوی لێکەوە من بەسەر وێشکێک چەکەوە خەوم لێکەوە تر بانەوە ساروتی ئەڕۆم وتی ئەڕۆم ئەبێ بڕۆم ئیتر ئەو پوری تکای لێکرد و ڕجای لێکرد نەمایەوە بۆ بەیانی ئیتر وەغری کرد ڕۆیشت ئیتر کە ڕۆی ئیتر نەماندیەوە ئاوە دەرگای خاپێکەکەی توخوا کاکە مەڕۆ قەوەت مەڕۆ جاو ناقسەیانە کرد ڕزا لێکە مناڵ بەجێ مێڵە مەڕۆ بۆ کیو ئەچی وتی پوری گیان ئەڕۆم هێمەوە نەم پێ ناچێ هەتا ئەو سنە ئەچم و ئەگەڕێمەوە ئێوەتمان باشە ئیتر وڵایی ڕۆیشت و ئیتر کە ڕۆی نەگەڕایەوە 12 شەهید بوو هەتا 1-2 لە سەردەش بوو مانگی 1 برایەکم ها بە دوامە لەگەڵیان نەهاتەوە مانگی 1 هاو بە دوامە نەهێناینەوە بەرەو سلەیمانی ئینجا ئیتر ئەوەتر بە زەحمەت هاتینەوە لە گومەوە هاتینەوە لە شانەقسێەوە هاتینەوە بەڕاستی ئیتر ئاوها هەواڵی شەهید بوونەکەی تقریبەن هەڵە نەبم من هەڵە نەبم 12 ڕۆژ بوو شەهید کرا بوو کە ئێمە پێمانگەی هەواڵەکە ئیتر چوو بۆ مانگی یەکەوە لە ڕێگەی خاڵوانمەوە هەواڵەکە درابوو بە قەڵاچوالان ماڵی پوریەکم پورزاکانم لە قەڵاچوالان بوون هەواڵەکە درابوو بەوان ئەوانش هەواڵەکان هێنا بۆ ئێمە قەدەر وا بوو ئەو ڕۆژە لەگەڵ دایکم چوو بووین بۆ لای خوشکەزایەکی دایکم مناڵی بوو کە لەوێ بووین کاکبرایم هات پورزان بوو کاکبرایم بە ڕەحمەت بێ نەماوە کاکبرایم هات و گوم بوو وتمانەوە کاکبرایم چی لە هاوتی هیچ کچەکەی پورم زۆر سیر بوو وتی پورە جیاوە ناڕۆنەوە عەسر بوو چوو بووین بۆ لای وتمان بەرە وەڵا ڕۆین ترەوە ئێوارەیە لەگەڵ دایکم هەستان ڕۆشتین منەو کاتە پیاوەکەمان فیرار بوو لە لادێ بووم هات بوومەوە بۆ دەرزی بۆ مناڵەکەم بکەم قەدەری خواوە بەس سبحان الله کاکە یەک دانە مانگ بوو من هەر شەڕم بە گیانی خۆمە فرۆش شەڕم بە براکانمە فرۆش فیرار بوون لەوێ شەڕم بە پیاوەکەمە فرۆش هەرها دڵم خەبەری یابوو کە ئەمە شتێک بووە دڵم زۆر تەنگ بوو زۆر دڵم تەنگ بوو شەڕم پێفرۆتیان ئەمە شەڕمان پێفرۆشە با بینێرینەوە بچێ دەرزێک با لە مناڵەکەی و واز لە ئێمە بێنێ سبحان الله گەیمەوە ئێوازەم شەو ڕۆژێ لێرە بووم هەواڵەکە هات ئیتر کە هەواڵەکەمان بووە ئەو کوڕی پورم هەواڵەکە هێنا بوو بە خوشکەکەی خۆی وتبووی مەنیج هەوڵ بدە پور محەفسە بنێرەوە کاکتەها شەهید بووە ئەیتر کە ڕۆشتی نەماڵەوە کە ئێمە چووی نەماڵەوە سیر بوو بانگی شێوان بوو جەماعەتێ میوانمان هەبوو کاکە حەمەیم ئامە شەخسایی و کاکەم لەوێ بوو برایەکەم هەیە لە دایکمان نییە ئەو برایان ماوە بابە عەلی شەخ بابە عەلی برام سەریەتدا بۆ ئەرزاوتمەوە کاکەم بۆ چی واکە ئینجا پێیان وتین ئیتر کە پێیان تیر ئیتر یاخوا کەزە و هەواڵەی نەدرێتی یاخوا هیچ مسلمان ئەو هەواڵی پێ نەدرێت باوەڕم پێکەی خۆی ژیان زۆر خۆشە لەگەڵ برا ئەو برای من کە مرد بەڕاستی من 2 جاراتی بوو کە ئەو برایم شەهید بوو ئینجا زانیم هەتی و هەتا ئەو کاتە ئەو برای باوکایەتی بۆ من کرد هەر باوکی من بوو هیچ کەسم نەبوو لەو زیاتر هیچ کەس شەهید تەها دەنگی زۆر خۆش بوو کۆمەڵێک شێعر و مناجاتی بە دەنگە بە سۆزەکەی تۆمار کردووە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر بندي خالصي برقاي خدا
كتوفيق الدرا بورقي هدى دور الإشراك لكفري معبود لغير خدا نايب مقصود دستي خاوينا لخويننا وحق نابي بآزار بو بشر مطلق مگر بجوره لوا مأمور بي يعني بأمري خدا مجبور بي بكاري فاحشة بزنا كاري جيرو دنا بي بشر مساري يكي لماني اگر هاتري كاري بتوبة جيبجي أبي زوب زو لسر همتي مردان مشورة أبا بودرقاي يزدان بپشیمانی لباوی سیئات بوید نسیم عطری حسنات اونا بالرحمة خواوی مهربان تاواني أكاوى بخير وإحسان بندي خدا وندي دور لدن لدروا شبو شهادة شبو قفتقو دور لفيزو دمارنا بار نخصوز برا بر ببيا بهجار